ئەمە یەکەم جارە کۆبوونەوەی هاوبەشی سەرکردایی دوو حزب لە کوردستان گرێ دەدرێت لە مەبەست لەو کۆبوونەوەی زیاتر وەزعی سیاسی ئێستای کوردستان تەناول کراوە کە ئێمە لە وەزعێکی خراپداین لە دۆخەکی خراپداین کۆمەڵێک پرۆسە لە پێشماندایە چ پرۆسەی ڕفراندۆمە کەوە قەرار دراوە یان بڕیار هەیە ئەو لیژنەیەکە ئەعلانی کردووە تا 25 مانجینەوە ئەو پرۆسێ بانجام بگەینین پاش ئەو پرۆسەیە مەسەلەی هەڵبژاردنەکانی کەمان لە پێشدایە کۆمەڵێک شت هەیە لە کوردستاندا تا ئێستا چارەسەر نەکراوە پرۆسەی سیاسەت تا ئێستا نەکەوتە سەر سکەی خۆی ئەمڕۆ زۆر بە تەفسیلی ئەمە باسمان لێوە کرد چ مەوزوعی پەرلەمان بێت چ مەوزوعی علاقاتی حیزبەکان بێت بۆی بە هەمومان چ ئاستەنجێک هەیە لە بەردەم ئەم پرۆسەیە کە لە پێشماندایە دوای 2 مانگ ئەنجام دەدرێت هەموو ئاستانگانە بە چارەسەرکردنێکی باش و لابردنی ئاستانگانە بە حەلکردنی گرفتە ڕئیسیەکانمان بتوانین ئەم پرۆسەیە سەر بخەین. خاڵانەی کە تا ئێستا ئێمە ئیشارەتمان پێ کردووە و بۆچوونی هاوبەشمان هەیە سەبارەت بە تەسەدسودی خاڵەکان ئەم خاڵانەی خوارەوەیە. یەکەمین ئەوەی کە جەناوی باسی کرد ئەو خاڵانەیە بەس وتم وەکو سیاغە داڕشتن کە هەردوو لایەن برایان داوە کە ئیشارەتی پێ بکەین. یەکەمین ئەوەیە کە ئەوەی پەیوەندی بە بژێوی خەڵکەوە بێت چاوگێڕانەوە بە باری بژێوی خەڵکو و پێداچوونەوە بە سیستمی پاشەکەوتی ئیجباری کە حکوومەت ئێجگار کەم تەرخەمە لەم بوارەدا و بۆتە هۆی ئەوەی کە نائەدالەتی دروست بووە لەم بوارەدا. خاڵی دووەم جەختکردنەوەی هەردوو لامان لەسەر ئەوەی کە کارەکان بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیە ناخۆیەکان لەوانە کێشەی پەرلەمان و پەیوەندی سیاسی دانە سیاسەکان بە خاوی دەڕوات و داوا دەکەین پەلە بکرێت بۆ ئاساییکردنەوەی وەزعی پەرلەمان بە شێوەیەکی عەمەلی بێ قەید و شەرط. خاڵی سێم جەختکردنەوەمان لەسەر ئەنجامدانی ڕفراندۆم و هەڵبژاردنەکان لە کاتی دیاریکراوی خۆیدا چونکە باسی ئەوە ئەکرێت کە مقۆیەکەیە کە ئەم هەڵبژاردنەکانیان ڕفراندۆم کە دوا بخرێت ئێمە دەخل ئەوەکەین کە لە کاتی خۆیان ئەنجام بدرێت. چوارەمین تێبینی ڕەخنە گرانەمان هەیە لەسەر کاری ئەنجومەنی باڵای ڕفراندۆم و میکانیزمی کارکردن لە ئەنجومەنی باڵای ڕفراندۆم بە پێی پێویست نییە و کارەکان بە خاوی دەڕوات و خاڵێک پەیوەندی بەمەوە هەیە ئەوەیە کە پێویستە ئەم ئەنجومەنە ژووری عەمەلیاتی هەبێ و پەلە بکرێت لە ئامادەکردنی لیژنە فەرعیەکان و کارەکان بە خۆڕستی نەڕوات و هەموو لایەنەکان بەشدار بن و ئاگادار بن لە تەکرای ئەو کارانەی کە ئەکرێت. خاڵی شەشەم پەیوەندی ئەوە هەیە کە پەیوەندی لیژنەی باڵای ئەنجومەنی باڵای ڕفراندۆم لەگەڵ خەڵکیە کە پێمان وایە پێویستە کۆمیتەی باڵای ڕفراندۆم متمانە بۆ جەماوەری کوردستان